34 ساڵ لەمەوبەر لە ئێوارەی 22 ئاداری 1970 ڕژێمی باس بە چەکی کیمیایی گوندی سێوسێنانی لە سنووری قەرەداغ بۆردومان کرد و بەهۆیەوە 69 کەس شەهید بوون و ژمارەیەکیش بریندار بوون. ڕژێمی باس لە درێژەی سیاسەتی ئەنفال و پاکتاوی گەلی کورد و 4 ڕۆژ دوای کیمیابارانی شاری هەڵەبجا بە چەکی کیمیایی ئێوارەی ڕۆژی 22 ئاداری 1970 و لە کاتی نانخواردنی ئێوارەدا سوپای عێراق لە سەربازگەکانی دەربەندیخانەوە بە موشکی کیمیایی بە چڕی بۆردومانی سێوسێنانی کرد. لە ئەنجامی ئەو موشکبارانەدا 69 کەس گیانیان لەدەستدا و 20 کەسیش بریندار بوون. شایەت حاڵەکان دەڵێن ئەو موشەکانی بەر سێوسێنان کەوتن کە دیۆشای جۆری ڕاجیمە بوون و 2 ڕۆژ دوای سێوسێنانیش سوپای عێراق دەوروبەری گوندی تەکیە و بەلەکجاری بە 15 بۆ 19 موشکی کاتیۆشا تۆپباران کرد و هیچ یەکێک لە موشەکەکان نەتەقینەوە. لە دوای ڕوخانی ڕژێمی باس لە چوارچێوەی هەوڵەکان بۆ بە جینۆساید ناساندنی ئەو تاوانانەی لەلایەن باسەوە بەرامبەر بە گەلی کورد کران، دادگای تاوانەکانی عێراق لە 21 ئابی ساڵی 2006 یەکەمین دانیشتنی دادگای سەبارەت بە کیمیابارانی سێوسێنان ئەنجامدا و لە 24 حوزەیرانی ساڵی 2007 دادگا دوا بڕیاری لەبارەی تاوانبارەکانەوە ڕاگەیاند و دۆسیەکەی بە تاوانی دژی مرۆڤایەتی و تاوانی جەنگ یەکلایی کردەوە. هەر لەو دادگایەدا تاوانبارە سەرەکیەکانی ئەنفال هەریەک لە عەلی حەسەن مەجید و سوڵتان هاشم و حسێن ڕەشید تکریتی سزادران. لە دوای ڕاپەڕینی بەهاری 1991 خەڵکی سێوسێنان گوندەکەیان ئاوادان کردەوە و لە ساڵی 2005 بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئیدارەی سلێمانی سێوسێنان کرا بە ناحیە و 32 گوندی لە سنووری ئیدارەی ناحیەکەدا هەیە.